فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی پانزدەهەم تەماشاکە وتین Bell likes football very much and he often goes to matches in our town on Saturdays. He does not go to the best seats because they are very expensive and he does not see his friends there. بايكندر أما كين بكردي Bill likes Bill كسيك واتا كسيك سيهما تاكشا لبرو نالي Bill like أجر من بلهم من حزم لو شتيالم I like ون من ألم I like it very much بلام ألم Bill حزيليتي كاتب Bill وكو أبلم he به she به it به Bill به هر كسيك به بتاك به أبي بلهم likes Bill likes حزي بتيا فوتبال حزی با توپی پی فوتبال با بریتانی هرواتا توپی پی ئاسایی بەڵام لە زمانی ئەمریکیە مەبەست پێی توپی پی ئاسایی نییە مەبەست پێی یاری توپی ئەمریکیە ئەوەی کە شتێکی تایبەت ئەکەنە بەریان و کێشن بە یەکترا ئەوان بەڵام ئەمە نووسینەکە بەریتانیە Bill likes football very much Bill وەکو بڵێ هیوایەتی توپی پێیە حەزێکی زۆری لە توپی پێیە and he often هەر ڕاستە goes بۆچی ناڵێت go لەبەرەوەی تاکە کەواتە لە زمانی ئینگلیزیە بڵێ هیچ بڵێ شی بڵێ it بڵێ عەلی بڵێ بیل بڵێ مستەر براون هەر کەسەکە تاک بوو خۆتنا کەسێک بوو باسی کرد یەکسەر ئەبێ بەدوایە کردارەکە ئێسی کەس سێمی پێوە بێ ئەمە ئێسی کەس سێم ئەوەیە کەواتە he often goes زۆر جار چیەکە often واتە زۆر جار یا often he often goes to matches ئەچێ بۆ کێبڕکێ بۆ تەماشای ئەوەی کە دوو تیم بەیەکەوە یاریەکەن ئەوە matches کێبڕکێ in our town لە شارۆچکەکەمان on لە چ ڕۆژانێ Saturdays لێرە کۆمەڵێشتی گرنگی تایە تۆ فێری ببی یەکەم مادەم بڵە مادەم هیە مادەم شیە مادەم ئیتەواتە مادەم کەسی سێمی تاکە ئێسێک بخەرە سەر فعلەکە likes goes ئەمە دەرسیەکە دووهەم ئەڵێ لە شارەکەمان بڵێ لە ئەڵێ in our town باشە بڵێ لە بۆ ڕۆژێکی دیاریکراوی هەفتە یا بۆ ڕۆژەکانی هەفتەیەک وەنمونە شەممان یەکشەممان لێرە ئەڵێ شەممان ڕۆژانی شەممە مادەم ڕۆژ بوو بڵێ on Saturdays کەواتە ئەمە دەرسێکی گشتیە بۆ هەموو بابەتەکان فێری ببە مەسەلەن من ئەڵێم love ئەگەر من بڵێم تۆم خۆشە ئەڵێم I love you بەڵام ئەگەر بڵێم ئەو کەسێکی خۆشە ئەبێ بڵێم ئەو کێ ئەگەر کوڕە he وانە he loves کچە she loves ئێستا بڵێ ڕۆژی شەممە یا ڕۆژانی شەممە ئەڵێ on Saturdays on Mondays on وەنمونە Fridays he does not نەرێ ئەکا کەواتە doesn't بۆ زیاتەکەی he does not go ناچێت to the best seats واتە ناچێت لە باشترین شوێنەکانی دانیشتن seats واتە شوێنی تۆ لەسەری دانیشی because لەبەرەوەی they are very expensive چکە شوێنە زۆر باشەکان گرانن ئەویش دەچێت بۆ شوێنە هەرزانەکان and he does not see his friends there وە لەوێش هاوڕێکانی نابینێت چکە دیارە هاوڕێکانیشی بۆ خۆی فەقیرن there was a big football match فی هەیە کێبڕکێکی تۆپی پێی گەورە هەبوو there was هەبوو in our town لە شارۆچکەکەمان last Saturday کەی شەممەی ڕابردوو first یەکەم جار it was very cold یەکەم جار زۆر سارد بوو and cloudy واتە هەور بوو سارد بوو هەوریش بوو but then بەڵام دوای ئەوە the sun shone خۆر هەڵات خۆر دەرکەوت خۆر درەوشایەوە خۆی واتە خۆر درەوشایەوە
and it was very hot. وچی لێ هاو زۆر گەرم بوو. There were a lot of people. خەڵکێکی زۆری لێ بوو. There were. کۆیە بۆیە ئەڵێ were. تاک وایە ئەو there was. There was a man. پیاوێک هەبوو بەڵام ئەڵێ خەڵک هەبوو. There were a lot of people. خەڵکانێکی زۆر هەبوون. On benches. Bench ئەو شوێنەی دانیشتنە کە پێشێوترێم bench ئەها مەسەلەن تۆ ئەچیتە چاخانەیەک ئاستێن دروست کراوە لەم سەر لەسەرەوە قاچی بۆ دانراوە شتێکی درێژە و خەڵکی زۆر لەسەری دانیشە یا مەسەلەن لە پارکێکە یا لە ستادیۆم شوێنی دانیشتن بۆ تەماشاکردنی یاری ئەمانە چیە بێنچە. round bill واتە چی لە دەوروبەری بیل هەبوو bench ئەم شوێنە دانیشتنانە ئەم شوێنە درێژانە. at the match لە کاتی کێبڕکێکە لەو شوێنی کێبڕکێکە. Bill was on one bench. Bill لەسەر یەکێ لەم بێنچانە دانیشتە بوو ئەم شوێنی دانیشتنانەمەی درێژێکە. And there was a fat man. پیاوێکی تیژ هەبوو قەڵەو. On a bench behind him. پیاوێکی قەڵەویش لە دوایەوە لەسەر بێنچێک دانیشتە بوو. First یەکەم جار the fat man was cold. یەکەم جار پیاوە قەڵەوەکە سەرمای بوو. But then he was very hot. دوای زۆر گەرمای بوو. He took his coat off. خۆی take off واتە داکەندن. ئەگەر بڵێی دایکەند ئەڵێی took off. باشە. چی؟ کۆتەکەی. He took his coat off. چاکەتەکەی داکەن. took off بە یەکۆیە باشە. بڵێ ئەو شتە ئەیخێتە ناوەڕاست وەکو ئەوەی کە ئێستا his coaتی خستۆتە ناوەڕاستی take و off. مادەم ڕابردۆ تێکەکە بۆ بە took. He took his coat off and put it in front of him. لە بەردەمی خۆیان داینە. But it fell on Bill's head. بەردەمی ئەو چێ بوو؟ Bill بوو. لە بەردەم خۆیان دانا کەو بە سەری Billە. Bill was not angry. Bill تووڕە نەبوو. Bill کەسێک بۆ تەبیعەتی خۆش بوو. تووڕە نەبووە. He took the coat off his head. شاکەتەکەی لەسەر سەری لابرد. Looked at it واتە لێی ڕوانی. Looked at it یعنی لەو شتە ڕوانی لەو چاکەت. And then smiled and said. پاشان زەردەخەنێکی کرد و وتی Thank you, سپاس. But where are the trousers? ئەی پانتۆڵەکانی کووە؟ واتە پانتۆڵەکانیشم بەرە. سۆحبەتەکە لەگەڵ کەسی کە لە دواوەیەتی. Where are واتە لەکوێن the trousers پانتۆڵەکان. مەبەستی پانتۆڵەکان بە کۆ هەر مەبەستی یەک جوور پانتۆڵە. لە زمانی سۆرانیان بە زمانی کوردی سۆرانی بە تاکەوت پێواتە ئەڵێی عینەک ئەڵێی پانتۆڵێک عینەکێک. بەڵام لە زمانی ئینگلیزیە ئەڵێی پانتۆڵەکان عینەکەکان مەبەستیشی یەکدانەیە بەڵام بە کۆ ئەوترێن. بۆ نمونە تۆ ئەڵێی سیزرز واتە مەقەست. لە زمانی ئینگلیزیە لە کوردی ئەڵێی تۆ مەقەسەکەم بەرێ بەڵام لە زمانی ئینگلیزیە ئەڵێ مەقەسەکانم بەرێ مەبەستیشی یەک مەقەستە. ئێستا کوردیەکەی بڵێ باشە؟ ئەگەر ئەم بابەتە ماوتە بڕۆ سەرەتای ڤیدیۆکە چوان تەماشای بکەرەوە. لەبەرەوەی ئێستا کاڵم کوردیەکەی بڵێ ڕستەکە ئەبینی ئەبێت تۆ بزانی کوردیەکەی چییە. واتە تۆ زۆر بە ئاسانی گوێ بگرە لە من هەوڵ بەبی کە بە کوردی ڤیدیۆکە بوەستێنە. ئەگەریش نە بەردەوام بە من پێتەڵێم یانی چی. matches واتە کێبڕکێ. seats شوێنی دانیشتن. because they are very expensive لەبەرەوەی ئەوان زۆر گران بوون. زۆر گرانن. they are بگوون. they are واتە ئەوان ئێستا چۆنن very expensive. ئەوان لەبەرەوەی ئەوان گرانن مەبەستی شوێن ئەو شوێنانەی دانیشتنەکە لە پێشەوەی یاریگاکەم دانراوە.
It was very cold and cloudy. چۆن بوو؟ It was very cold. زۆر سارد بوو. And cloudy. Cloudy وتمان یعنی چی؟ هەور بوو. Cloud خۆ یعنی هەور. بەس cloudy یعنی جەوەکە هەور بێت. Shone. ڕابردووی چییە؟ Shine. بەمانای چییە؟ درێوشانەوە. Benches. Bench چییە؟ شوێنی دانیشتن بەڵام وەکو کورسی نییە تاکێکی درێژە. Behind یعنی چی؟ In front of عکسی behind دەواتە لەبەردەم. Bill was not hungry. چی نەبوو؟ تووڕە نەبوو. Looked at واتە چی؟ Look at something. Looked at واتە لێی ڕوانی. Look at it یعنی لەو شتە ڕوانی. Smile. زەردەخەنەی. Thank you, but where are the trousers? Where are the trousers? سپاس بەڵام where are the trousers? پانتۆڵەکانی کوا واتە پانتۆڵەکەی کوا. ئێستا ئینگلیزیەکەی بڵێ. ئەگەر تا ئێرە زۆر ئاسان بووە بەردەوام بە. ئەگەر تا ئێرە ئاسان نەبووە ڤیدیۆ بکەرە سەرەتا جارێکی گوێی لێ بگرە. باشە. بە کێبڕکێ ئەڵێن چی؟ کێبڕکێ. Matches. ئەتێ لەبیرت نەچێتەوە؟ زۆر باشە. دوو تیم یاریەکەن. تۆش ئەڵێی دوو تیم بۆ نمونە مناڵم یاریەکەن. هەر ئەو تیمەی کە ئیباتەوە ئەچیم لەولایەن ئاچەکەی. دووی لەبیری نەچێتەوە. کێبڕکێ. بە شوێنی دانیشتنیان ئەوە چی؟ شوێنی دانیشتن چییە؟ Seats. بڵێ لەبەر ئەوەی زۆر گرانن. ئەم قسە بکە. بڵێ لەبەر ئەوەی because ئەوان they گرانیش چی پێڵێن؟ expensive. بڵێ لەبەر ئەوەی ئەوان زۆر گرانن. because they are very expensive. Because they are very expensive. بڵێ زۆر سارد بوو وە چیش بوو؟ هەور بوو. زۆر سارد بوو هەوریش بوو. بوو it was. It was very cold. زۆر سارد بوو. And cloudy. وە چۆنیش بوو؟ cold and cloudy. ساردیش بوو هەوریش بوو. بڵێ درەوشانەوە بەڵام بەڕابردوو. بڵێ درەوشایەوە. Shone. ڕانەبردووەکەی چییە؟ shine. باشە. بڵێ بەو شوێنانی دانیشتن بەو شتانی کە لەسەری دانیشیت و بە شێوەیەکی درێژ بوونەتەوە و چەند کەسێک دەتوان لەسەری دانیشتن ئەڵێن چی؟ benches. ئەو شوێنانەی کە وەکو لە ستادیۆمەکانە هەیە شوێن یاریگاکان یا وەکو لە شوێنێک شتێکانە هەیە. بەڵێ. پێش چی پێڵێن لە پشتی تۆوە؟ behind. لە پێشی تۆوە پێش in front of. بڵێ Bill تووڕە نەبوو. Bill
was not angry. Bill was not angry. بڵێ تەماشای کرد. ڕابردووی تەماشاکردن لە شتێک، ڕوانین لە شتێک. looked at. بڵێ زەردەخەنەی کرد. زەردەخەنە چی پێڵێن؟ زەردەخەنە smile. زەردەخەنەی کرد smiled. بڵێ سوپاس. thank you. بڵێ بەڵام but. بڵێ سوپاس بەڵام کوان پانتۆڵەکەی یا کوان پانتۆڵەکانی. Thank you, but where are the trousers? Thank you, but where are the trousers? بەڵێ بەرەزان هاتینە کۆتایی وانەی 15. تکایە سەبسکرایبی چانەڵی ئاوات ئەکادمی بکەن لە یوتیوب، لایکی پیجی ئاوات ئەکادمی لە ئینستاگرام و لە فەیسبوک بکەن و هەروەها ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی دابەزێنن تاوەکو سوودمەندن لە کۆرس و وانە جۆرە و جۆرەکان تا کۆمەڵێ بابەتی تایە بەبێ بەرامبەر لە بەردەستانە وەیەوە ئەتوانن سوودمەند بن لە هەموو خزمەتگوزاریەکانی ئاوات ئەکادمی. سەرکەوتوو بن.